ئێمە وەکو لیژنەی هێزی لەشی عێراق کلاسیک فەرعی هەڵەبجە بەشداری پاڵەوانێتی هێزی لەشی خانمانمان کرد لە پارێزگای سلێمانی توانیمان خۆشبەختانە پلەی یەکەم بەدەستبێنی لەسەر ئاستی عێراق و لەم لە ئەنجامی ئەو نەتیجە باشەی هێنامان یاریزانەکانمان وەکو منتەخەبی عێراق بەشداری بطوڵی عالەم و عەرەب ئەکەن و ئێمە لە پاڵەوانێتێکی بەهێز بەشدار بووین کە 6 محافەزەی عێراقی تا بەشدار بوو لە کۆی 52 یاریزانەکانی ئێمە خۆشبەختانە توانیان پلەکانی یەکەم و دووەم بەدەست بهێنن پاڵەوانێتی هێزی لەش بەجیاوازی لە پاڵەوانێتی لە جوانی بەتایبەت بۆ خانمان یاریزانەکان بە کێشی لەشی خۆیان دابەزن هەر یاریزانە لە وەزنێک دابەزێ و بەپی ئەو توانایی کە هەیەی چەندێک هێزی تایە خۆی هەیە وەزن هەڵەگرێ و قورسایی هەڵەگرێ لە هەر یاریەک بۆ نمونە لە یاری پێنج پرێسە لە سکوات و لە دێدلێفتیشە یاریزانەکانی ئەمە لە وەزنە جیاوازەکان توانیان نەتیجەیەکی باش بەدەستبێن خۆشبەختانە ئێمە 12 یاریزانمان هەبوو کۆی یاریزانەکانمان لە ناو سنتەری پارێزگای هەڵەبجە و ناحیەی خورماڵ بوو بەوەی کە ئێمە زۆرترین نسبەی یاریزانمان هەبوو توانیمان بە کۆی خاڵ براوە من ناوم چاوەنجەبارە ڕاهێنەری هۆڵی لێژ جوانی خلیجم کە ئەمە دووەم جارمانە کە بەشداری وەکو خۆم دووەم جارمە بەشداری ئەم جۆرە پاڵەوانیەتیانە بکەم وەڵا زیاتر لە هەشتا تقریبا 90 یاریزانە بێ یەنە ناو قەعاکەمان کە زیاتر بۆ سەرخستن دابەزاندنی کێش بۆ تەندروستیەن بەڵام ئەوەی کە بۆ هێزی لەش بێت بەشداری بکە کە من زۆر نین بۆ ئەوی کۆمەڵگاوە بۆ ئەوەی خێزانەکانیان نایڵن یاڵێ بۆ تەندروستی خراپە وەکو ئافرەت کەمە دوورە لە ڕاستیەوە ئێمە لەگەڵ هاوڕەکانمان کە نزیکی 4-5 کەسە بین کە ڕاهێنانەکەین ڕۆژانە تقریبان سعات بۆ ساعت و نیوێک ڕاهێنانەکەین کە من لێرەوە زۆر سوپاسی مامۆستا ساریەکەم کە توانیوێتی هاوکارم بێت لە پێگەیاندنی ئەم یاریزانانە کە توانیمانە ئاس بەدەست بهێنین لە بتوڵەکانە. من لە کێشی 56 بەشداریم کردووە کە ئیتر سیاریمان هەبوو لە بەشداریمانە کرد پرێسمانە بوو لەگەڵ دبنیا لەگەڵ دیدلەفتا کە توانیمان وەکو هەڵەبجە ئاستی یەکەم بەدەست بێنین زیاتر کێشەیانەوەیە کە ئەڵێ وەڵا بە هاتمان ناوقەوەکو پیاوم لێنێ کە ماسڵی نیە چونکە ماسوولکەی ئافرەت و ماسوولکەی پیاو زۆر جیاوازی هەیە ینی زانیاری زۆر یانی ئافرەتەکان بەڕاستی بەڵام داوایان لێکم کە زیاتر ڕووکەنە وەرزش چونکە ئێستا حاڵی حازر زۆر باشە بۆ تەندروستی زۆر باشە بەڵێ من سەرەتاوەکو ڕاهێنەر یاریزانم پێیەکەیان بەڵام ئێستا وەکو یاریزانی بەشداریەکەم هەموو وەکو ڕاهێنەر هەموو وەکو یاریزان چونکە کە ڕۆشتی فەرقێکی وەهای نییە.